سڵاتە لێ بەڕێزان، لەم ڤیدیۆدا مەبەستمانە چۆنتی لابردن و کەمکردنەوەی نۆیسی ئێکساردیتان نیشان بدەین. بۆ نمونە ئەو داتایە کە هەمانە چۆن نۆیسەکەی لە شێوەیەکی بەرفراوانەوە کەمیکەینەوە بۆ ئەو بڕێکە مەبەستمانە. بۆ نمونە ئێمە داتایەکمان هەیە دەمانهەیە گرافیکەین، هەردوو کۆڵەمەکە تەحدید دەکەین و گرافی دەکەین. بەڵام وەک تێبین دەکەن نۆیسێکی زۆر لە ناو داتاکانماندا هەیە، واتە بە شێوەیەکی زۆر تۆخ دەرکەوتووە. ئێمە پێویستە ئەم تۆخیە کەم بکەینەوە. بۆ مەبەستەش کلیک دەکەینە سەر داتاکە، دەچینە بەشی ئەنەڵایز، پاشان دەچین سەر سیگنال پرۆسسینگ سموث، پاشان کلیک دەکەینە سەر ئۆپن دایالۆگ. دایالۆگ بۆکسێکمان بۆ دەبێتەوە کە ئێمە دەتوانین ئەم ژمارەیە دەستکاری بکەین. بۆ ئەگەر 5 دابنین و ئۆکەی بکەینە سەری، ئەو خاڵە سوورانەی کە دەرکەوتن بریتینە لەو نقطە تازانەی کە پەیدا بوونەوەتە 5.5 کەمی کردێتەوە لە نۆیسەکە. بۆ ئەگەر بێت و بچینەوە سەر داتاکانمان، بۆمان دەردەکەێت کە کۆڵەمێکی تازە زیادی کردووە کە 5 لە نۆیسەکەی کەم کردێتەوە. واتە ئەگەر بێت و گرافێکی تازە بکەین لە بینی ئەم دوو کۆڵەمە، بۆمان دەردەکەوێت کە نۆیسی ئەم داتە تازەیە زۆر کەمترە لاوی پێشووتر. بۆ ئێمە دەتوانین بەردەوام بین لە کەمکردنەوەی نۆیسەکەمان. بۆ ئەگەر بچینەوە گرافی یەکەم، کلیک بکەینەوە سەر داتاکە، بچین سەر ئەنەڵایز، سیگنال پرۆسسینگ سموث، ئۆپن دایالۆگ. بۆ ناتوانین ئەم ژمارەیە بگۆڕین بۆ 10. وهروە جارێکە تەحدید دەکەینەوە و دەیگۆڕین بۆ 15. ئێستا سێ دانە داتامان جگە لە داتای خۆمان بۆ دەرکەوت کە یەکێکیان 5 لە نۆیسەکە کەم کردێتەوە، یەکیان 10 و ئەوی تریشان 15. ئەگە بچینە سەر داتاکەمان، دەکەین سێ کۆڵەمی تازەمان بۆ پەیدا بوونە کارێکە لەوانە بەشێک لە نوێسەکان کەم کردێتەوە. ئێمە دەتوانین هەرێکە لەوانە گراف بکەین. بۆ نەگەر گرافی کۆتایی بکەین، بەراوردی دەکەین لەگەڵ یەکەم دانەیە، دەکەین بە بڕێکی زۆری لە نوێسەکەی کەم کردێتەوە. هەڵبەت پێشنیار ناکرێت کە پۆینتەکەی زۆر بەرز بکرێتەوە، نوێسەکەی زۆر کەم بکرێتەوە. لە حاڵەتێکی وەهادا ئەگەر هاتو نووسەکەمان زۆر کەم کردەوە، تقریبا وێنەکەمان لە شێوەی ئێکساردی دەردەچێت. بۆ نەگەر بمانەوێت گشت گرافەکان پێکەوە بکەین بۆی کە باشترینیان هەڵبژێرین، دەتوانین بچینەوە سەر داتاکانمان، هەر هەموویان پێکەوە تەحدید بکەین و پاشان بچین کلیک بکەین لەسەر ئەم چوکڵەیە و ستایک، پاشان ئۆکەی. ئێستاوە داتای سەرەکی خۆمانە، ئەو 5 کەمی کردووە لە نووسەکەی، ئەوە 10 و ئەوەش 15. ئەونا ئەگەر هاتوو بڕیارماندا کە 15 لە نووسەکەمان کەمکەینەوە، دەتوانین بکەڕێنە سەر داتای سەرەکیمان، هەرێک لە کۆڵەمی یەکەم و کۆتایی هەڵبژێرین، کۆپیان بکەین و ئەگزەڵشیتێکی کە دروست بکەین، پاشان لەوێدا پێستیان بکەین. ئەو داتای ئێستامانە کە دەتوانین گرافی بکەینەوە بۆ هەر مەبەستە کە مەبەستمان بوو بەکاری بێنینەوە.